15 ساڵە باسی بەشی چوارەم و پێنجەمی گەردەلوول دەکرێت و هەر نایەت لەوە دەچێت جەلی زەنگەنە سیناریست و دەرهێنەری دراماکە تەواو بێ هیوا بوو بێت دەڵێت بە زۆر پاڵمان پێوە دەنێن جەلیل زەنگەنە قسەی بۆ مایکی 1964 کرد کاتێک باس هاتە سەر باسی دراما بەناوبانگەکە بە حەسرەتەوە وتی گەردەلوول بەشی چوارەم و پێنجەمی ماوە ئەگەر نەکرێت نوقسان دەبێت بەڵام لەم شارە کوا هونەر ماوە ئەگەر نایکەن بڵێن نایکەین و بڕۆن نردووە نامەمان نردووە بە کاکگێرین هەمووی سوپاسیەکەم ڕێزی یەک خۆشەویستیمان هەیە بۆی ئەو ژیارە شتێکێ لەسەرەوە نایڵن ینی ئەبێ بگەڕێن بە دوایە بزایی بۆ ناڕێت چکاوەی ئەوان داوایان پێشنیارەکان ئێمە هەموویمان قبول کردووە هەموو شتێکش تەواو بووە نانەی سەڵتیمان بۆ نردووە خەڵکەکە باسەکە گەردەلوول چی لات ئەوە گەردەلوولە بەدەست ئێمە نەماوە لە 2012 گەردەلوول لایەنە هەر ساڵی جارێ شتێکمان بۆێننەوە بەنیاز نین بیکەن کە نەیکەن ڕەنگە لایەنێکی کە داوامان لێ بکە ئەو قسە بە زۆر پاڵمان پێوەنێن وەکو بڵێ لێرە نەنێنین باشە ئێمە شتر تاقەتمان لێ لێرە بنێنین ئەبێ بڕۆین بۆیە چکاوان پاڵمان پێوەنین لێرە نەمێنین کە لێرە نەنێنین ناچارین فەنان بەچی ئەژێ ماسی بەچێژی بە ئاونێ ئەمەش بە هونەرەکەی